ئەمەجمانە بایکۆتکردنی کاڵای تورکی چەند شتێکە یەکەم خاڵ لە چیەوە ئەم هەڵمەتە دەستی پێکرد لەو هێرشانەی کە تورکیا کردی بۆ سەر ڕۆژ ئاوا ئامانجی ئەمە تەنها ئەوە نیە کە ئێمە ڕۆبەری تورکیا بینەوە لە بەرامبەر ئەو هێرشانەی کە بۆ ڕۆژ ئاوا کردی بەڵکو ئەمە شەڕی داهاتووشمانە وەگەزانن ئێستا لە هەموو کەلوپەلەکانی ماڵمانەوە بگرە لە جلوبەرگمانەوە بکرە لە خواردنمانەوە بگرە لە تەنانەت کللتوریشمان خەریکە تێکەڵ بە تورکیا بین ینی بۆ نمونە منە بەیانیان میسخم گۆڕم سیرم بەکرد هەموو جلەکانیشم تەنانەت هەمووی مارکی تورکی بوو لە کاتێکە ئێمە خۆمان وەکو ئەوە ئێستا دلیلی بەهێزی هەر وڵاتێک بەچی بەهێزە بە ئابوووریەکی لە شوێنێکی تر بەهێزتر ئەبێت ئێستا ئێمە ئەبێت هەشەڕی ئابووری لەگەڵ خۆشیانە بکەینەوە چۆن ئێمە ئەبێت ئێمە بایکۆتی ئەشیاکانیان ئەەکەین بایکۆتی کاڵاکانیان ئەەکەین تەنانەت نامانە بەکاری بین لەمە دو خواردنەکان لە بازارە هەمووی بەدیلی هەیە ئەتوانین بەدیلەکان زیادکەین ڕاستە لە ئێستا زۆرترین ئەشیاکە بەکاری زۆرترینی کە هەیە تورکیا ئێمە ئەتوانین بەدیلەکانی تر بێنینەوە تەنانەت ئێمە ئەتوانین کارگە بۆ خۆمان دروستکەین ئێمە هەلی کار زیاد بکەین لەم ڕێگایەوە کەواتە ئەگەر حکوومەت نایکە ئەگەر سەرمایه‌دارەکان بازرگانەکان دەست ناکەن بەمە ئەوە ئێمە هاوڵاتی دەست پێ ئەەکەین بایکۆتی شتومەکەکانەکەین ئەوانیش ناچار ئەبن لەمە دووە شتومەکی لایەنەکە شوێنەکانی تر یاخود لە ناو خۆی خۆمانە کارکە دروستکەین و بەکاری بێنین تاوان بێگومان دراماکان تەنانەت هەوڵەیەن بایکۆتکردنی خوێندنەوەی ئەدەبیاتیان کتێبەکانیان هەموو لە هەموو ڕوویەکەوە بایکۆتی هەمووی ئەەکەین